درەوە بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە ئێمە کۆنگرێ ڕۆژنامەوانی بکەین لێرە بۆ قەرار بوو میدیاکان لێرە ئامادە بن بەڵام بەداخەوە لە هەموو دەرگاکانی ئەم پارکەوە وەستاون نایڵن هیچ میدیایەک بێتە ژوورەوە ڕێگریان لێکراوە و ئەمە سەرکۆناکەین و ڕاستیەکەی کارێکی نەشیاوە و ئەوەی ئێمە لێرە ئەیکەین پیشانانی ڕێی زۆربەی زۆری خەڵکی کوردستانە و ئەو دەستگایانە و کارانیان نەکردایە و ئەوانی کە لەسەرەوەی ئەو دەستگانەندەوە تێبگەشتە کە خەڵک ئەمە جارێک کە قبول ناکاتەوانێت هیوادارم جارێککە ئەم کارە قبول نەبێتەوە سەرکۆنی ئەم کاراکەین کە ئەم ڕەت دەوام و بردومان و داگیرکاری دەوڵەتی داگیرکاری تورکیا مەحکوم و شەرمەزار دەبێت دەستدرێژی و پێشێلکاری بۆ سەروەری خاکی کوردستان و ئیکۆسایتی سروشتی دەبینی دەبێت دەوڵەتی داگیرکاری تورکیا هێرش و داگیرکاریەکانی لە خاکی کوردستان ڕابگرێت و بنکە و بارەگاکانی بباتە دەرەوەی کوردستان و ئیکۆسایتی ژینگەی کوردستان نەکات بانگی گەلەکەمان لە ناوەوە و لە دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین بێدەنگ نەبن بەرامبەر بەوت بە داگیرکردنی خاکی کوردستان و ئیکۆسایتکردنی ژینگە سروشتیەکەی دەنگ هەڵبڕن و جوڵەی شەقام دەست پێ بکەن داوا لە گەلی کوردستان و گەلی عێراق و بازرگانان دەکەین هەڵوێز وەربگرن دژ بە داگیرکردنی خاکی کوردستان و هەڵمەتی فراوانی بایکۆتی کاڵا و کەرەسەی تورکی بکەن داوا لە وڵاتە دەکەین کە بەردەوامن لە هاوکاریکردنی سەربازی دەوڵەتی تورکیا هاوکاریەکانیان بۆ سوپای ئەو دەوڵەتە داگیرکارەی ئەندامی ناتۆ ڕابگرن بانگی بێدەنگ نەبوون و هەڵوێست و ڕاگررتنی داگیرکاری و ئیکۆسایتی ژینگەی کوردستان دەگەین لە پەرلەمانی عێراق سەرۆکی حکوومەتی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق و نەتەوەیەگرتوەکان و نوێنەریان لە عێراق ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و ئەندامانی یەکێتی ئەوروپا ڕێکخراوەکانی نێونەتەوەیی و کۆمەڵگەی کوردستان و عێراق و جیهان بە پێیدان پێدانانی جیهان و دەستوری عێراق هەرێمی کوردستان قوارەیەکی سربەخۆی و خاوەنی حکوومەت و کیانی خۆیەتی بەڵام هەر ڕۆژە لەلایەن دەوڵەتێکی داگیرکارەوە سەروەری ئەم هەرێمە کوردیە پێشێل دەکرێت دەستدرێژی دەکرێتە سەر و خاکەی داگیر دەکرێت بە تایبەتی لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە گوند و شاخەکانی تۆپباران دەکرێت خەڵکی مەدەنی بێماڵ و جێگە دەکرێت باخ و ڕەسی هاونیشتیمانیان لە ناو دەبن دارستانە سروشتێک خۆرسکەکان دەبڕنەوە درەختەکان لە ڕێگەوە هەڵدەکێشن و دەیان دزن دارستانەکان دەسووتێنن چەکی قەدەخەکراوی کیمیایی بەکاردێنن کانی و کانیاوەکان وێران دەکەن وڵات پارێزان تیرۆر دەکەن ئەوەی دەوڵەتی تورکیا دەیکات ژینۆسایدی کورد و ئیکۆسایدی سروشت و ژینگەی کوردستانە بە بەرچاوی دەوڵەتانی جیهان و عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە خاکی پیرۆزمان داگیر دەکەن کەچی نە کۆمەڵگەی نێودەوڵەتی و نە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هیچ هەڵوێست و بەیان و ڕێگریەکیان نییە بەپێی ئامارەکانی ڕێکخراوی CPT تەنها لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو مانگی 6 2024 سوپای داگیرکاری تورکیا 833 هێرش و گۆردومانی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و عێراق ئەنجام داوە هێرشەکان بەم شێوەیەی خوارەوە بوون پارێزگای دووەک 365 هێرش و بۆردومان پارێزگای هەولێر 356 هێرش و بۆردومان پارێزگای سلێمانی 102 هێرش و بۆردومان پارێزگای نەینەوە 10 هێرش و بۆردومان ئەمەی چێ بوو